بروي مني يا جارة درقاي دل دامخة بروي مني يا جارة خود شاني بيك الشم دل شكاوم لو شار وي حالم زور بريشانة دمالم لو روشقارة عزيزتني للروحم خدا خويا قادارة توش بزيك ديبي دردي دل بكسارة توش بزيك ديبي دردي دل بكسارة بو عمي برام ضلم كاك عمي دارة ممنون مال آوا بو أودو دفتر دولار ممنون مال آوا بو أودو دفتر دولار أودو دفتر دولار دا أبا مصردارة دا أبا مصردارة بۆ دەژێرمەوە ئێستا بە گۆرانی بەزارم بۆ دەژێرمەوە ئێستا بە گۆرانی بەزارم بەدرانی حەواڵە سوێن بە پەروەردیگارم بۆ خۆشایەتی حاڵە خاڵە بەدرانی خارم مامە سەردا ڕووسی واتە سەرۆ کۆمارم وتی ئەمە ئیدارە تۆ لە چێی کەس و کارم ئەمە گیان بەدینم بە پەروەردیگارم عمقيان بدينم من بپروردگارم يستا كبوم بنينا والله محتازي آدو دفتر دولارم كتيلة بيش سرداري عما إدارة وتي زور برادري نازدارم همو داوايا اللي يمكر وتمني مقردارم وتي نيمة قردارم شوين بپروردگارم كسردار زنگي ليدا وتي سرداري خارم وتي عما بينيرا آدو دفتر دولارم وتي بسر ساوانم سرساو ماما سردارم استان لبو دنيرم بس ناموسي لو درسي بس ناموسي لي درسي دنيرم همو مارم بس ناموسي لي درسي دنيرم همو مارم هرسي لبو توبكم سردار امن قرزارم صلاو لحما بوكاك عما إدارة پروردگارم لخوا من خوش تردوي عما براي ناس دارم بو بدراني خوشناو صلاو لكاك بدران هر توي كسو كارم بو آغاي عوالا واتا سرو كومارم شتاوم دڵدارم بەجێماو ئاسمانی پڕ لە هەورم ڕووبارێکی پڕاو ئەی قەڵەمێکی شکاوم نامەیەکی دڕاو بەسەر گۆنای خەیاڵە فرمێسکێکی تکاو ئەی کەسێکم گۆچان لە دەست نابینی شوێرە چاوم لاولاوی گۆڕی شەهید لە قەدی خۆماڵاوم لە جێ ژوان شەویەکە مۆمێکی هەڵگرساوم ئای سەهۆڵێکی ناسکم هۆگر بە خۆر هەتاو کاکە بەدران عەواڵە واتە سۆمای بۆ چاو ئەی بۆ کاک عەمەی ئیدارە ئەم شۆ ڕێزی لێناو دوو دەفتەریدا سەردار گلێنە چاو هاي دو دفتري دا سردار قلينا ساوم هاي صلاو عمي برام صلاو عمي برام ما دام واد لقل سردار كرد منش كوشكاني تو أخما سردو ساوم أخما سردو ساوم
وتی سەردار بوان لێکردم هەرچی دۆست و عزیز بوو وا تەلەفۆنیان ئەمە ئیدارە وتی سەردار بوان لێکردم هەرچی دۆست و عزیزە تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئەینەت وتیمە بەو قسانەیان مردم ئەمە ئیدارەش وتی برای بەدەست و بردم تازە ئیشەکە هاتۆ وتی چاوەکەم وەڵا ئەی نازانن ئەمن لە بۆ سەرداری پردم لە بۆ سەرداری پردم لەسەر نەکرا کارەیان لەسەرت کرد منشی وەنم دەژێڕا خەڵک سەمای بۆ دەکرد بۆ زوڵمەی کەلیم کرا باڵەی تاڵم تێ دەکرد قسمەت قەدەرسی بڵێ هەژاری وای لە من کرد ئەی من خەمم لە باوش بوو تۆ چێن لە باوش دەگرت وەی ئەو لێوانت بە لێوی زاوەی بێگانە تەڕ کرد بۆ کاک ئەمە ئیدارە بۆ تۆ یەڵێم دەست و بر بەدرانی خۆشناو بۆ بەدرانی خۆشناو ئەمن بۆی دەبم بەپرد سڵاو عیما زیرەک ئەو بەندەم بۆی بەڕێ کرد مەسعودی مام عەلی خۆم بە قوربانی ئەو کرد مەسعودی مام عەلی خۆم بە قوربانی ئەو سڵاو لە کاکە سەردار ئازایانەوە دەست و بر مامە ڕێکان سویدی بۆوی یەڵێم دەست و بر بۆ ئاوانی شوێنەی ئەم شوهات و گەحدەم کرد بۆ کاکۆڵە تاقانە ئەم بەندەم بووە بەڕێکرد سڵاو لە ڕای دڕوسی لەو بەندە لە بیرم کرد چاوی من ڕای دڕوسی لەو بەندە لە بیرم کرد